لە چوارچێوەی خۆئامادەکردن بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیاردراوە لە یەکی چواری ساڵی ئایندە ئەنجام درێ پرۆسەی تۆماری بایۆمەتری لە پارێزگای کەرکووک بەردەوامە و ڕێژەی لە 168 تۆمار کردووە و ئەم پرۆسەیەش تاکو و کاتێکی نادیار بەردەوامی هەیە. سەبارەت بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران تاکو و 15 ئەم مانگەی واتەیدان بەردەوام هەیە ئەوەی کەوا دەیەوێت شوێنی دەنگدانی لە شوێنێکەوە بگوازێتەوە بۆ شوێنێکی تر ئەو مەودایە هەیە. ئێمە لە سەرانسەر پارێزگای کەرکووک 43 بنکەمان هەیە ئەم بنکانە 25 بنکیان ناو پارێزگای کەرکووکە دابش کراوە بەسەر گەڕەکەکانە و هەژدەی تریشمان لە قەزاونەحەکانی سەر بە پارێزگای کەرکووکە و ئێمە داواکەین لە هاوڵاتیانی بەڕێز دانیشتوانی شاری کەرکووکەوە سەردانی بنکەکان بکەن کەوا کراون ئەم بنکانە بە درێژای ڕۆژەکانی هەفتە تەنانەت لە ڕۆژانی شەممە و جمعەشە دەوامان هەیە دەوامی ئێوارانمان هەیە لە 4 بۆ 7 بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان بەمبەستی ئەنجامی پرۆسەی تۆماری بایۆمەتری بۆیان. ئێمە سەبارەت بەو مۆزوعە ئێمە تیمی گەڕۆکمان هەیە ئاراستی ئەو شوێنانەمان کردووە و هیچ کێشەیەک نییە. ئێمە ئەو تیمانە گەیشتووەتە دوورترین خاڵی کەرکووک و هەروەها ئەوەی کەوا ئێستاکە نەگەڕاوەتەوە وەک با بڵێین ئاوارەیە ڕاگوێزراوە لە ناو پارێزگای کەرکووکە لە خێوەتگاکان ژیان بەسەرە بن. ئێمە تیمی گەڕۆک فەرقە جەوالەمان ئاراستی ئەو شوێنانە کردو هیچ کێشەیەک نییە.